زیاتر لە 2 ساڵە لەم وڵاتە شەڕێکی گەورە دروست بووە، بەڵام کەم کەس باسییان دەکات. هەرچەندە موسڵمانن، جیهانی ئیسلامی نەخۆپیشاندانیان بۆ دەکات، نە کۆمەکیان بۆ کۆ دەکاتەوە. هەرچەندە مرۆڤن، جیهان تا ڕادەیەکی زۆر فەرامۆشی کردوون. ڕۆژی چوارشەممە نەتەوە یەکگرتوەکان لێرە لە نیویۆرکەوە هەوڵێکی دیکەیدا تا سەرنجی جیهان بۆ شەڕەکەی سوودان زیاتر بکات. تشتێک و ئەم دبینن ئەوە کۆکۆچبەر بەحساتون توتوژیەکە بەرفرەها دەستدرێژیا سێکسی لەسەر وڵاتیان سیڤیل دکن. جاران مرۆڤ لە جێهێ کۆوەیەتێن دیتن یەکسەر تێنە گولەبارانکردن. گەلێک جوان دەبێژن دەڕێدە دەما کۆوە ژناافچەین خۆ دەردکەتن وان مرۆڤن مری لەسەر عەردێ ئاوێتی دیتنە. ژمارەی کوژراوەکان لە ماوەی ئەم 2 ساڵەدا بە 400,000 کەس تەخمین دەکرێت و هەزارانیان منداڵن. راپۆرتە میدیایەکان نیشانی دەدەن وڵاتانی ئیسلامی پاڵپشتی لایەنە جیاوازەکانی شەڕەکە دەکەن و کۆمەکی سەربازیان بۆ دەنێرن. تورکیا و میسر بۆ نمونە پاڵپشتی سوپای سوودان دەکەن و ئیمارات پاڵپشتی هێزەکانی چەکداری خێرا ناسراو بە RSF دەکەن. هەردوو لا موسڵمان و شەڕەکە زیاتر ململانی نێوان 2 سەرکردەیە بۆ دەسەڵات. لە وەڵامی ڕووداودا لەبارەی دەستێوەردانی دەرەکیەوە نەتەوە یەکگرتوەکان داوای وەستاندنی ناردنی چەک بۆ وڵاتەکە دەکات. پێویستە وڵاتیان سڤیل بێنە پاراستن و پێویستی ئەمە بە ئاشتیە هەیە. سوودانێ پێویستی بە چەکێن زیاتر نینە. دوای نیوەڕۆ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لەگەڵ بەرپرسێکی باڵای ئەفریقادا ڕوونیان کردەوە بۆ جیهان هێندە گرنگی بە شەڕەکانی ئەفریقا نادات. دەبنگەوەخوادا ئەف بە بەرژەوەندیên ژێوستراتیژیک و گرێداییە. ئاشکرەیە ئەف دابەشبوون و بەرژەوەندیên ژێوستراتیژیک زیاتر لەسەر ڕەوشە ئوکراینە و ڕۆژهەڵاتە ناوین دەسەکنن. شەر و پەفچوونên li Efrîqayê di destpêkê de wek pêwîst ji aliyê medyayê ve nayên rûmalkirin. Piştre civaka navdewletî jî weke pêwîst giringiyê pê nade. Dibe ku pêwendiya vê yekê bi berjewendiyên stratejîk re hebe. زۆربەی ئەندامەکانی RSF خێڵەکیەکانی ئەم بەشەی وڵاتەکەن. دارفۆر شەڕەکە زیاتر ململانی 2 سەرکردەی سەربازیە. محەممەد حەمدان دێلگادۆ کە بە حەمەدیەتی ناسراوە لەگەڵ جەنەراڵ عەبدولفەتاح بورهان. هەردووکیان لە سەردەمی عومەر بەشیردا سەرکردەی سەربازی بەهێز بوون، بەڵام دوای ڕووخانی حکوومەتی بەشیر لە 2019 سوپا کۆنتڕۆلی وڵاتەکەی گرتە دەست و تا ئێستا نەتوانراوە حکوومەتێکی یەکگرتووی نیشتیمانی دروست بکرێت. RSF متمانەی بە سوپای سوودان نیە و نایەوێت بە تەواوی ببێتە بەشێک لێی و سەربەخۆی لەدەستدات. نابۆ عەبدوڵڵا، ڕوودا و نیویۆرک.